حزبی دموکرات حزبێکی شەرخواز نییە. حزبی دموکرات پێی خۆش بوو لە ڕێگای دموکراسیەوە لە ڕێگای ئاشتی خوازانەوە داخوازەکانی میلەتەکەمان کە دموکراسی و خودمختاریە جێبەجێ بێت. بەڵام ڕێژیمێکی زۆر دیکتاتۆر، ڕێژیمێکی زۆر پاشکەوتوو هاتە سەرکار کە بە ناوی ئیسلام هەزاران جینایەتی کرد. هیچ ڕێگایەک بۆ ئێمە نەما بێجگەلەوە کە دەست بدەینە چەک و دیفاع لە شەرەف و ناموسی ئازادی میلەتەکەمان بکەین. هەوراز و نەشیرمان زۆر دیوە، خەرکەوتنمان هەبووە، پاشەکشەمان هەبووە، شەهیدمان زۆر داوە، زۆر هاوڕێی خۆشەویستمان لە چیست و بەڵام خەباتەکەمان هەر بەردەوامە. گەورەترین شانازی حزبی دموکراتە کە لە سەرانسەری ئێراندا ئەوە کوردستانەکە دەنگی بەرزە، ئەوە کوردستانە کە بەرامبەر بە دوژمنی غەدار ئازایانە ڕاوەستا. دیارە ئەو شانازیەمان هەیە، بەڵام لایەنی خراپیشی هەیە. ئێمە بەتەنیان چەندین ساڵە بە تاقی تەنیا لەو کوردستانەدا لە باتی هەموو گەلانی ئێران دژی ڕێژیم شا دەکەین.